پێشەشیدا باسمان لێوە کرد باسی دۆخی عراقکەین دوو ڕۆژە سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لەگەڵ شاندێکی یاوەری لە بەغدایە سەرکردەی زۆربەی هەرە زۆری لایەنە شیعە و سوننە و تورکمانیەکانیشی بینیوە ئەو ئیش بۆ کە هەم سەرۆک کۆمار دیاری بکرێ و دوجار سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕابسپێرێ و تەشکیلی حکوومەت بکرێ لەگەڵ لایەنەکان لە گفتوگۆدایە وا هەوڵەکانیش بەردەوامن بەڵام هەوڵەکان کەمێک بە هێواشی ئەڕۆن بۆ گفتوگۆ لەسەر ئەو پرسە لێرە لە ستۆدیۆ بەڕێز کاروان یاروەی سەندامی خولی پێشی ئەنجومەنی نوێنەرانی عراقمان لەگەڵەوە بە سپاسێکی زۆر زۆر سپاس سپاس بۆ بەڕێزت ئەگەر ڕۆژۆکەت قبوو کاکا ئینشاءالله هەموو مسڵمانە تەواو گەیشت بەڵێ مەفەق ئینشاءالله سپاس دەکەم سپاس دەکەم وتم نەوەک توش سەرێ شەوشبان هەندێک لەسەر ڕۆژەکانی کێشەم لەگەڵ ڕۆژ و کافاین کەمە بێتەوە ئیتر کێشەم لەگەڵ برسێتیان نیە برسێتی تینوێتی و کسا توێتی تۆزێ کێشەم کێشە بەس کێشەی چامەیە الحەمدولیلاهش حەل بووە کاکاروان با لە پرسیارێکی مەتاتی بکەم ینی دۆخی عراق ینی خوێنەوەیەک لای کاکاروان یاروەی چێ بۆ دۆخی ئێستای عراق وڵای عێراق لە دووڕوانێکی زۆر چارەنووسازایە بەشێکی پەیوەندی بە هۆکار ناوخۆیەکانەوە هەیە کێشەی ئیتالی تەنسیقی و کێشەی کشانەوە نەکشانەوەی بەڕێز نووری مالیکی ئەمە یەکێکە لە چۆنەڵی ئاڵنگارێ گەورەکان و کێشەی تر بەترسیەکەی تر کە دکتۆر سامان شاڵژی باسی کرد ئەو گرژیانەیە کە ئێستا لە ڕۆژەڵاتی ناوەڕاستوە لە بینی ئەمریکا و ئێران و بەهێزبوونی ئەگەری لێدانی ئێران لەلایەن ئەمریکاوە چونکە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر عێراق لەسەر دۆخی سیاسی عێراق لەسەر تشکیلکردنی کابینەی تازەی حکوومەتی ئیتیحادیە بێ ئەمانە وای کردو عێراق لە دووڕیانێکی مەترسیدار و چارەنووسازا بێ لە ئاسی ناخۆ ئایا ئەو ئەحراجەی کە بۆ شیعەکان دروست بووە دوای کاندیدکردنی بەڕێز نووری مالیکی لەلایەن ئیتالی تەنسیقیەوە بۆ پێکێنانی وەڕەتکردنەوە لەلایەن ئەمریکیەکانەوە ینی وازەحە ئیتالی تەنسیقی لە بینی دوو بژاردن هەردوو بژاردەکە بۆیان قورسە بژاردەی بەردەوامبوون لەگەڵ بەڕێز مالیکی عێراق ڕوبەڕووی سزای ئابووری و ڕوبەڕووی گوشاری گەورەی ئەمریکا ئەکاتەوە ترامپیش بۆ ناسراوە کە سەرۆکێکی پراگماتیکی عملی ینی سەریع لە کاردانەوە لە بڕیار ئەوانەوە دایمە بێشتی ئەوەی کە چاوەڕوان ناکرێت بێت چاوەڕوانی کەی لە بڕیارەکانی ترامپ و ئەگەری دووەمیش ئایا بژاردەی دووەمیش کشانەوەکە ئیرادەی پێکاتەی شیعە و بەتایبەتی هێزە سیاسی شیعەکانی ناو ئیتالی تەنسیقی ئەخاتە بەردەم پرسیارەوە لە ئاسی شەقامی میلی بۆ مەسەڵەن زان دۆخەکە چۆنە بۆ ئەمریکایەکی سەردەمی دۆناڵد ترامپ ئەمریکایەک نییە کە تۆوەکو دەوڵەتێکی بەڕاستی مؤسساتی مامەڵی لەگەڵا بکەیت و ڕێزی سەروەری و سیادە و ئەوانە بگرێت تێگەشتێنە لە ناو پێکاتەی شیعە لە ئاسی میلی ڕێژەیەکی زۆر عقائدین ینی زۆر پێیان وایە ئەمە سازشە پێیان وایە ئەمە پاشەکشەیە پێیان وایە ئەمە شکاندنی ئیرادەی پێکاتەی شیعەیە وەکو گەورەترین پێکاتەی عێراق ڕەنگە وا بخوێننەوە لایانی دووەمی کە ئەگەر عاقلانە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکرێ ئەوەیە کە ئەبێ ینی بە هەند وەربگیرێ ڕەشەکانی ئەمریکا و تایبەتی ڕەشەکانی ترامپ بە هەند وەربگرێ ئیتالی تەنسیقی چۆن لەم مەترسیانە عاقلانە دێتە دەرەوە هەم لەسەر ئاسی ملی بە شکاندنی ئیرادە و بە پاشەکشە و بە ترساندن لەسەریان حساب نەکرێەوە چۆن لەگەڵ ئەمریکاشە بە شێوەیەک مامەڵە ئەکەن ڤیتۆی نەبێ لەسەر کابینەی داهاتووی حکوومەتی ئیتیحادی لە عێراق ئەوەی کە ماوەتەوە خۆی لە سەرەتاوە یەکێک لە کێشەکانەوە ئیتالی تەنسیقی ناو خۆیانە دابەش ببوون کۆک نەبوون یان ئەگەر لە بیرتان بێ بیسی کە سیڤیدا و بۆ سەرۆک وەزیران کاندید بکرێت هێنایان چڕیان کردەوە شۆردلیستیان کرد بۆ سێ کەس لە بینی مالکی و سوودانی و عەبادی هەمامێکێک لە هەڵەکان بوو لە ڕاستیە هێنایانەوە سەر سێ کاندیدی تەقلیدی باو کە پێشتر تاقی کراونەوە یعنی وا لە یاریەکە لە ناو بژاردەکان یەک دوانێکی تر هاوشێوەی حەمید شەتری هاوشێوەی عەلی شوکری ئەمانە بمایە کە ئەمانە تایپێکی ترن لە شیعەکان ئەوە بمایە کە هاتەوە سەر ئەوە یعنی
خودی سوودانی مالکی ڤیتۆی لەسەر هەبوو وە مالکیەوە ئەمریکا و بەشێک لە ئیتار خۆیان قوڵیان نییە و عەبادیش تاقی کراوەتەوە کورد تەجروبەیەکی تاڵی لەگەڵ عەبادیە بۆ لە 16 ئۆکتۆبر و ڕووداوەکانی دوای ڕفراندۆم لەبەرەوە ئەم دابەشبوونەی شیعەکان لە ڕاستیە ئەم دابەشبوونەی شیعەکان نەتیجەکەی ئەو بوو کە ئێستا لە دووڕیانێکی زۆر چارەنووسا زۆر محرجان نازان چۆن لێ بێنە دەرەوە ئەوەی کە من بیزانم بۆ مالکی تەمەنی ئێستا والدی 50 تەمەنی 76 ساڵە ینی مالکی ڕەنگە تموحی مستقبلی نەبێ سەخۆی لە مستقبل ئاژی مالکی پێی وایە بەوە ناسراوە کە پیاوێکی خاوەن ئیرادە و خاوەن بڕیار و جەری بوو ناو شیعەکانە و بالفعل وا بووە ینی ئینسان ڕاست بڵێ پیاوێکی خاوەن قەرار و ئەوانە بۆ نەترساوە لە قەراردان پێی وایە ئێستا بچێتە ژێرباری کشانەوە مێژووی خۆی ئەم 76 ساڵەی کە تەمەنێتی لە قۆناغی دەیەی کۆتایی تەمەنێتی ڕەنگە ینی وێنەکەی و ناوبانگەکەی بشێوێنێ ینی و بۆیە ینی قەلەقە لەسەر ئەوەی کە ئایا کشێتەوە یاخود ناکشێتەوە و لەلایەکی تریشەوە بەشێکی زۆر لە قیاداتی ئیتاری تەنسیقی کە 100% لەگەڵ کاندیدکردنەوەی مالکی نەبوون بەشێکیان لەگەڵ کاندیدبوونەوەی نەبوون ئێستا شەر سوورن بەشێکیان نەرم بوون لەگەڵێ بەڵام دوای ڤیتۆکەی ترامپ ئەمانش پەشیمان بوونەتەوە ئەوانیش مووقفیان محرجە ئایا زەخت لە مالکیەکەن مالکی نەکشێتەوە کاردانەوەی چی ئەبێ و ئایا ئەوانش نایانەوێ بێتە ماڵ لە سەریان ئەم بڕیارە مالکی بکاتە ماڵ لە سەریان بڵێ ئەم تەسلیم بوونەی شیعە بە ئەمریکا ئەم پاشەکشەی شیعە بەرامبەر بە ئەمریکا و بە تووتێک ئەوان پێیان وایە من سوکایەتێ بە سەروەری عێراق پێیان وایە سوکایەتێ بە سەروەری عێراق سەرۆکی وڵاتێک بە تووتێک ئەڵێ ڕێیس وزرایەم قبوڵ نییە و قبوڵە بێتە سەر ئەرزی واقع لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی پەیوەندی دۆستانەی نێوان دوو وڵات و پرۆتۆکۆلی و سەیریکەی بەڵێ ئەمە لە ڕاستی سوکایەتی و دەستێوەردانێکی ئاشکرایە لە سیادەی عێراق بەڵام ئەگەر واقعەکەشە خوێنیتەوە مە عێراقە ینی عێراق دوای 2023ەوە سیادەی نەماوە ئێستا سکاکزانە سەردەمی وڵاتی بێسیادەیە ئەوە سووریاش وایە سووریا ئیسرائیل کەی تااقەتێ بێ هەنێ لەشکرکێشیەکە دێتە ژوورەوە لە منتەقەی جۆلانەوەوانە هەرکە تااقەتێ بێنە قەسفەکە بۆ خۆشی ئەوە تورکیا بە هەوەسی خۆی لە سووریا وەزعەکە هەڵە سوورێنەوە ئەمریکا هیچ ینی هەژوونێکی گەورەی بەسەر ڕۆژەڵاتی ناوە ڕاست و هەموو دنیاوە هەیە سووریاش وای لێ هاتووە لەبەرەوە ئێستا ئەوەی کە من بزانم مالکی تا ئێستا تویتێکی کردێوارێ بڕۆ تا ئێستا من معلوماتی پشت تویت و ئەلامۆن تا ئێستا لەگەڵەوە نێ بکشێتەوە ئەڵێ من ئەمە بۆ خۆم تۆمار ناکەم لە دوای تەمەنی ئەمەوێ بۆ ڕەمزە بێنمەوە کە بەڵام بیرشی لە مەترسیەکان کردو ئەڵێ منە مەسئولیەتە ئەدەم بە هێزەکانی تری ناو ئیتال ئەوان تەکلیفی لێ بکەن ئەوان بە ئەو قرارە بدەن ئەگەر زۆرینە قراریدا ئەکشێمەوە با ئەوان تەحملی مەسئولیەتی تەسلیمون بە ئەمریکا قبولکەن و من ئەو نازناوە بە خۆم هێڵمەوە وەکو سەرکردەیەکە سەرکردەیەکی نیشتیمانی کە ئەوەی کە خۆی هەڵێ سەرکردەیەکی جەری و کە تەسلیم بە ئەوە نەبوو بۆ تەدەخولاتی ئەمریکا و بۆ هەڕەشانی ئەمریکا عێراق زانە وەزعەکەی زۆر ناسکە یعنی وەرەوە کوردیش تا ئێستا ڕێک نەکەوتووە خۆ حەزەکەم بزانی مەسەلە ئێمە لە خولەکەی ئێمە دوایەوەی کە سەدر کشایەوە شیعەکان زۆر چاوەڕێی کوردیان نەکرد بۆ بژاردننی سەر ئەو کۆمار حوتیان هەفتەی داهاتوو جلسەدانێن ڕێکەکەون ڕێک ناکەون کاینەکانتان بێن ئێمە یەک لایەکەینەوە ئێستا شیعەکان ئەوە نییە کە بڵێ چاوەڕانی کوردەکەن کورد لەسەر سەرەوە کۆمان ڕێک بکەوێ یاخود ڕێک نەکەوێ جلسەدانێن ئەوانش حەزەکەن و کوردیش ئەگەر ڕێکش بکەوێ کورد ڕەنگە ئەعلانی نەکات چونکە نایە مووقفی محرجکا بڵێەوە لە یەکێتی و پارتی لەسەر سەرەوە کۆمان ڕێککەوتن و لەسەر تشکیلی حکوومەتی کوردستان ئەو کاتە شیعەڵەیە ڕەنگە بەسەر هەنێکیان بڵێن فەرمون وەرن جلسەدانێن مادام ڕێککەوتون چاوەڕێی چین لەبەرەوە کورد چاوەڕێی شیعە بزان قەراری چی ئەدەن چاوەڕێی کوردە شیعە چاوەڕێی کوردە و شیعە چاوەڕێی ئێرانیشە شیعە ئەوێ کەسبی وەخت بکات تا دوای ڕەمەزان ئەم دە 12 ڕۆژەی کە ماوە ئایا گفتوگۆکانی دانووسانی نێوان ئەمریکا و ئێران لەسەر پیتاندنی یۆرانیۆم و ئەمەی مەسەلەی ئەتۆمۆینەکە ئەچێتە پێشەوە ڕێکەکەون یاخود نەخێر ئەو ئامادەکارێنە کە ئێستا ئەمریکا ئیکە شەڕ دروستە بێ بە دڵنیاوی کە شەڕ دروست بوو حکوومەتیشی حکوومەت تشکیل نابێ شڵژانێکی گەورە لە وەزعی عێراقا دروستە بێ و مەشغوڵبوونی ئێران بە شەڕەوە ناپەرجێتە سەر ئەوەی کە احتیماماتی بۆ ئیتاری تەنسیقی بۆ شیعەکان و بۆ ئەمێنیە
وأجري جورش يعني أمريكا توتكي ترامب وبيداغري أمريكا لسر تشكردني ميليشيا كاني بين قوسين ميليشيا كاني دروي دولة باش يعني يك باكيج بيوندي با سوليدار كردني هجموني إيران وبيوندي بزخت كردن لسر إيران وبيوندي بنيوان أم الملاني وكلنيوان إيران وأمريكا بيقلاي بيتوا ئەوەی پشتی وەکو چۆن ئەڵێ پشتی تویت و پشتی نیەتەکانیشەیە یانەوەی لە شاشە و لە ئەعلامە هەیە ئەمریکا سوورە لەسەرەوەی کە سزای عێراقدا گەرنۆری مالیشەکان بەدڵنیایی و سزایەدا ساڵێک لەمەوبەر بەرپرسێکی عێراقی لە وەزارەتی خارجی ئەمریکا دیداری هەبوو بۆی گێڕاینەوە وتی ئەمریکیەکان وتیانە ئەوە مەلەفی ئابوووریە ئەو مەلەفی میلیشیاکانە و مەلەفی دۆلار چۆن لە عێراق برێتە ئێران و چۆن ئەچێتە رووسیا و ئەو منتەقانە وتویان هەموو پاکێجەکان حازرە و ئەم پاکێجانە لە ڕێی سەفارەی عێراق لە واشنگتن بەڕەسمی نردومانە بۆ عێراق ئەوە ماوە ترامپ ئیمزای بکە بەڵام ئەمریکا تا هەوڵ بدە ڕەنگە لە ئاخر مەتافا بگە بۆی کە ژەڵژانێکی ئەمنی و ئابووری ئەوانە لە عێراقا دروست بکە تا ئەوەی کە تا چەند دێنە پێشەوە من پێم وایە کاکزانان داواکاریەکانی ئەمریکا مەرجەکانی ئەمریکا پێویستی بە ڕێزوزرایەکی بەقەوت هەیە لە عێراقا ئەو ڕێزوزرا نوری مالکیە و نوری مالکی ئەگەر ئاخر پەیامی بخوێن تۆم ئێوارە پاسێکی داوە بە ئەمریکیەکان ئەڵێ ئەمە لەگەڵەوەین کە پەیوەندێکی دۆستانەمان لەگەڵ ئەوروپا و ئەمریکاوان هەبێ و ئەمریکا مالکی جگەلەوەی کە چاوەڕێ ئەکا کە ئیتار قرار بدەن تحملی مەسئولیەتی قرارەکە بکەن بدەن بۆ دوای بە پێکاتی شیعە بڵێەوە من نەبوومەوە ئەوان بوون تەسلیم بوون و جگە لەو چاوەڕێ ئێرانە کە ئێران و ئەمریکا بەرەو کوێ ئەچن ئەوێ کەسبی وەقت بکە هەنێ واساتە یعنی خەتی هەیە کە بەتابەتی لە ڕێی فواد حسێنەوە وەزیری خارجیوە هەنێ واساتەی کردووە لەگەڵ ئەمریکیەکانە کە بڵێ جۆرەك ڕێککەوتن هەبی لەگەڵ ئەمریکیەکانە بەڵام هەوڵەکانی فواد حسێن تاسێ نەتیجەی نەبووە هەوڵەکانی فواد حسێن بۆ دووشتە یەکەم خۆی مرەشەحی ڕئیس وزرایە کەسبی کۆمارە ئەوێ کەسبی هەندێک لە دەنگی هاوپەیمانێتی دەوڵەتی قانون شیعە بکە و بەشێکی بۆ ڕاستکردنەوەی لە ڕاستی ئەو تەسەورێ ئەو وێنایەیە کە دایبوو بە پارتی و بۆ کاک مەسعود کە پشتیوانی بە ڕێزمالکی بکەن مالکی هیچ کێشەیەکی نییە ئەمریکەکان ڤیتۆیان لەسەری نییە چونکە ینی سەراحەت قسە بکەین تووتەکەی ترامپ کوردیشی ئەحراج کرد بەڵێ ینی ئەوەی کە کورد مەسەلەن پشتیوانی خۆی بۆ مالێکی دەربڕی لەبەرەوە ئەتمینی ئینەکە لە هەولێرە بەڵام پشتیوانەکەی کورد بن پێم وایە لە لایەکشی ئەحراجی نییە چونکە کورد مەسەن ئێمە وەکو یەکێتی ڕەمان وابوو ئەم پۆستە سەرۆک وەزیران پشکی شیعەیە چۆن ئێمە ئەبێ خۆمان قرار بدەین کێ تەرشیحەکەین بۆ ڕێی جمهور شیعەش خۆیان دانن تەحملی مەسئولیەتی کەن ئێمە پیرۆزبایی لەکەین ئێستاشە ئەگەر فەرمو بەردەوام بن لەسەر دووری مالکی پشکی خۆیان و قراری خۆیانە ینی با بەردەوام بن بەردەوامیش نابن بە لۆژیکی مامەڵە لەگەڵ مەترسیەکانەکەن هەر کەسێکی تر چونکە پێشتر کورد نەیوتووە یەکێتی نەیوتووە کە وڵاتیەکەن بە ڕێز وزرانە بێ ڕێز وزرای عێراق شیعەکانە بێ پرسی ئەمە بکەن بزانین کێ و چۆنە و بزانین ڤیتۆمانەیە لەسەر یا ڤیتۆمانیە کێش تەرشیحەکەن دوای ئەوە هەر قراری خۆیانە بێت تەحملی مەسئولیەتەکەی بکەن بەڵام عێراق لە وەزعێکی زۆر محرجایە یعنی من پێش ئەم کێشانش وتومە پێشم کێشانوتمە تەحەدی گەورە ئاڵنگاری گەورە دوو ئاڵنگاری ئابووریە کەسی عێراق بە خەریکت بە تاوەتیە چێت ناو ماڵان مەترسیەوە کە بەرزبوونەوەی سعری دۆلار دابەزنی سعری دینار و نەبوونی سیویلەی نەقدی و کورتێنانی بوجە و عێراق ئێستا ناتوانێت ینی زۆر بە ئەسە مەتوانێ مەعاشدا و ئاڵنگاری دووەم کە ئەمریکەکان زۆر پێداگری لەسەرەکەن مەسەلەی گروپە چەکدارەکانم ئەمانەیە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان کاروان دوو ڕۆژە سەرۆکیەتی لە بەغدایە لایەنەکانی بینیوە تەنانەت ئەمڕۆ سەمانەغاشی بینی مەسەلەن ئەیانەوێت چی بکات یەکێتی ئەبێت چی بکەوە ئەوێت چی بکات مەسەلەن یەکێتی ڕۆڵەکەی وازەحە ڕۆڵێکی هاوسەنگە و سیاسەتی یەکێتی لە عێراقە سیاسەتێکە سیاسەتێکی هاوسەنگە لەسەر بنەمای خوێندنەوەی واقعی سیاسی هەلومەرجەکانە لەسەر بنەمای خوێندنەوەی بەرژەوەندی عێراق گەلانی عێراق لەکوێ بەرژەوەندی هەرێمی کوردستان لەکوێ لەسەر ئەو بنەمایەتانی و
یەکێتی هەمیشە هۆکار عاملی نزیکردنەوەی بۆ چوونە جیاوازەکان بۆ لە عێراق ئەین تۆ سەیریکە ئەم دوو ڕۆژێک کاک پاڤڵ لە بەغدا بوو لە ڕاستەوە بۆ چەپ لە شیعەوە بۆ سونە لە مەسیحیوە بۆ تورکمانی بینیوە ئەمە دەلالەتی چییە دەلالەتی لەوەیە کە ئەم سیاسەت هاوسەنگە یەکێتی لە ساڵانی ڕابردووە کە درێژکراوەی سیاسەتی جەنابی مام جەلالە سیاسەتێکی هاوسەنگە یعنی ئێستا تۆ تەماشاکە کاکزانە ینی جارانە یان بەس ئیتالی تەنسیقی ئەوەی کە دەربڕینە باوەکەیان جەبەی ئێران پشتیوانی لە کاندیدیەکێتیەکەن بۆ سەر و کۆمە ئێستا ئەنجومەنی سیاسی سونەکان پشتیوانیەکەن من دوێنێ ئەندامێکی مەکتەبی سیاسی سیادە جەماعەتی خەمیس خنجەر مقابلەیەکم بینی لە قەناتی عێراقی بەڵێ مە قەراری خۆمان داوە کە پشتیوانی لە کاندیدیەکێتیەکەین هەموو هێزە سونیەکان بە حەلبوسی و بە خەمیس خنجەر و مەلعلم ئەمانە حەلیفی استراتیژی تاریخی پارتی بوون و لەناو مەسیحەکان پشتیوانی یەکێتیەکەن و یەکێتی لەگەڵ تورکمانەکانیشە بینی باشە لەبەرەوەمە بەرەنجامی سیاسەتێکی هاوسەنگە و عێراق پێویستی لە ڕاستیە بەم سیاسەتەیە پێویستی بەوچووکە وەزعەکە زۆر وەز عێراق زۆر ناسکە هەر ڕەتفعلێک هەر هەنگاوێک بە باشی نخوێنرێتەوە بە باشی لێک نەدرێتەوە عێراق پاڵەنا بەرەو کارەساتێکی گەورە کە ڕەنگە لە دوو ئاسەبی ئاسی ئابووری کە باسم کرد هەستەکەی یەکێتی پارتی لە دوای سەردانی سەرۆکیەتی بەڕێز سەرۆک بافڵ مەسەڵەن لێک نزیکەکە بێ یان تەوزیعی دەورەیان چی مەسەلەن وڵا بەعکسەوە من ئەم دوو ڕۆژە هەنێ تەسیحی برادرانی پارتیم بینی گوێم لێ بوو هەستم بکرد کە ئەو لێک نزیکبوونەوە لە دوا کۆبوونەوەی کاک پاڤڵ و کاک مەزعود دروست بوو هەستم کرد تۆزە تەگەرەی تیا کەوتووە بەڵام تەسیحەکانی پارتی لە ئاسی خوارەوە بوون ئاسی بڕیاردەر نین ینی بازدەی بڕیاردەر ناو پارتی وازەحە کاک مەسعودە بە دەرەجە یەک دوایی کاک مەسرورە دوایی کاک نێچیرە ئەمی خوارەوە مەسئولی قسەکە پەرلەمانتاریە جێگری سەرۆکی پەرلەمان قسەکە ئەمانە لە بازدەی قەراری پارتیوە دوورن بەڵام ئەو مەرکەزیشن ئەبێ شتێکیان بۆ چوو بڵێ بۆ تێکدانانی کە مەسەڵەن هەندێک جار ئینسان من تۆ توانێت ڕەنگە شتێک پێم وایە ئەو مەرکەزیەتەی پارتی وەک جاران نەماوە ینی هەفتەی ڕابردوو نەک لە میدیای کوردی جار لە میدیای کوردی شتێکە بێ ئەڵێن کاکە خۆ بەخۆین بۆ کوردیە بە زمانی کوردیە کێشە نییە بەڵام لە میدیای عێراقی و عەرەبیە مەسەلەن دوو مەکتەبی سیاسی پارتی ئێرشیان کردە سەریە کاردگان لە کاک مەسعودەوە زۆر نزیکن ئەم کاک وشار زێباری ئەم کاک فواد حسێن یعنی ئەمە تاریخی ئەو مەرکەزیەتە بڵێن بە بەو شێوەی جارانە نەبێ بەڵام یەکێتی تا ئێستا سوورە لەسەر ئەوەی کە چەند پەرۆش لە ئاسی عێراقم لێک نزیک بوونەوە و ئەم ئاراستەیە بەرەو کۆدەنگی نیشتیمانی لە عێراق دروستکە هەم مەسەلەی سەرۆک وەزیران کۆتایبی هەم مەسەلەی سەرۆک کۆمار و ئەم چەق بەست و سیاسیە کۆتایبی لەسەر ئاسی هەرێمی کوردستان یەکێتی هەم پەرۆشە کە ئەمەش ینی ڕێخستنەوەی ناوماڵی کورد پێم وایە لای یەکێتی ئەو لەوێترە ینی چونکە کورد بە یەکگردووی بچێتە بەغا ئەتوانێت دەستکەوتی باشتر بەدەست بێنێەوە دەلالەتی ئەوە یەکێتی یان دوو جار کاک پاڤڵ دوو جار چۆتە لای کاک مەسعود ئەگەر عورفی سیاسی و مەسەلەی پرۆتۆکۆلی سیاسی ئەوانە بێ جارێ ئێمە چوونە بێ جارێ ئەوان بێن وانە بەڵام ئەمەی کە پەرۆشیە بۆ یەکڕیزی چونکە بیرمانە چ یەکڕیزی کورد چارەسەرکردنی کێشە ناخۆیەکانی نێوماڵی کورد هەنگاوی گەورە بێ کە پاکێجە گەورەکە لە عێراق کێشە گەورەکە لە عێراقیش چارەسەرکات چونکە ئێستا سونەکان کێشەیان نییە شیعەکان ئەم کێشانەیان هەیە کە وەک جاران ئێران دەستی ناشکێتە سەرەوەی کە خۆیان کاتەوە هەندێک جار بە فشاریان لێ بکە و لە ناخۆیانە یەکێک لە کێشەکانی بەڕێزمالیکی کە تەرشیح کراوە نا ئەم گرێکوێرەی کە دروست بۆ محراجیە ناتوان چارەسەریکەن سقیان بە یەک نەماوە سقا و بێمتمانەیە زۆر خراپە چونکە پێیان وایە بەڕێزمالیکی پێ هەندێک لە قیاداتی ئیتار هەندێک لە شیعەکان لە پشت ئەم جوڵاندنی ئەم تویتەوە دروستکردنی ئەم ڤیتۆی ئەمریکیەکانەوە بوونە لەسەر خودی بەڕێز مالێکی لەبەر عێراق زانە لە دووڕیانێکی زۆر محرجایە یعنی هیوادارین لەبەردە مەترسی دووڕیانەکە کە ڕێیەکی بەرەو مەترسی گەورەیە بە داڕۆخانی ئابووری و لێدان لە هەندێک فەسائل و لە هەندێک هێزەکانی عێراق وەڵژڵژانێکی گەورە لە عێراق و بەردەوامبوونی ئەم چەق بەستوە سیاسیە و بەشێکی تری ئەوەیە کە ئاسوویەک ببێ ینی ئەم گرێکوێرایی ئەم حراجەی ڕئیس وزرا کاندیدی ڕئیس وزرا حل بکەن و
يعني توقيتات العراق بۆشایی گەورەی دەستوریایە بۆشایی گەورەی دەستوریای عێراق مەفروض و عێراق ینی بانگێک لەمە وەر سەر کۆماری هەڵبژاردایەوە ئێستا ئەبوو سەر کاندیدی تەکلیف کرا بۆ تشکیلی حکومەت وایە ئێستا خەریکی گفتوگۆ وایە کابینەکەی حاضر کردایە بۆی کارنامەکەی تەواو بکردایە. بەڵێ بەڕێز کاروان یاروەس ئەندامی خولی پێشوون جومەنی نوێنەرانی عێراق زۆر سوپاس بۆ دەرفەت سپاس.